دانوستاندنا لایەنên siyasî li Herêma Kurdistanê li ser jîngeha Herêma Kurdistanê û Iraqê ya siyasî û astang û çareserî li zanîngeha Duhokê birêveçû bi bejdariya endamên mekteba siyasî û civatên serkidayetiya partî Goran Yekêtî yekgirtû we bi bejdariya hejmarek mamosteyên zanîngeha Duhok soran hewlêr etwarê siyasetên nêvdewletî da. راستي اف هالبجارنا قالك جرينجن راستا خلكت بيجت با هم جارات بيجن اف جرينجن اجبار وكيت بيجت كردستان وعراق بيواندي تو بري ريفراندوم وبشتي ريفراندومي وكيك ناماينا او ياد بي بالنسبه ما قلت اف هالبجارتنا قالك ضرورينا داكو زورينك البرلمان العراقي بينن أو زورنا هندك كارت دستوري بكت يعني همي فدراليات العالمي دو مجلسيتين مجلس الولايات ومجلس النواب پێگەی هەرێما کوردستانê lê Bexda bi dezveinana madên destûrî muafên gelê Kurd ê Iraqek federalî da babetên danûstandinê bûn û rolê endam parlemanên Kurd di civata nûnerên Iraqê da. کو ئێمە پێویستمان بۆیە کۆی پارتە سیاسەکان لە پرۆسەی سیاسیە بە هاوسەنگی و بە سنگ و قورسایی خۆیانەوە بەشداری بکەن. دواتر ئێمە تەجروبەی مێژووییمان هەیە کە لە هەفتاکان و ناوەڕاستی هەفتاکانە کاتێک کە هێزێکی سیاسی بە تەنها بەشداری عملی سیاسی کردووە و دانوستانی کردووە دواتریش سەرکەوتونە بۆ شکستی هێناوە. بۆیە ئەوەی کە ئێستا ئێمە پێویستمانە یەکەمیان ئەوەیە کە ڕۆیایەکی نیشتیمانیمان هەبێت کە تحقیقکردن و بەدەستهێنانی ئامانجە باڵاکانی هەرێمی کوردستان مافی خەڵک مافە دەستورەکانی بکەین بە ئامانجی یەکەممان لە دانوستانەکانی دواتری دوای هەڵبژاردنەکانە دووهەمیان گرنگە ئەم پەیوەندیە شێوازی دانوستانکردنمان لەگەڵ عێراقە بە نیشتیمانی بکەین. Wiha xuya bû layەnên siyasî yên Herêma Kurdistanê dixwazin vê carê bi yek deng û yek gutarî li Bexda kar bikin. Selam Balayî Dengê Amerîka Duhok.